دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەکەین. پەرلەمانی کوردستان بە دەنجی 100 پەرلەمانتار پرۆژە یاسای تاپۆکردنی زەوی و خانووە زێدەڕۆکانی پەسەند کرد. ماوەی 120 ڕۆژیش دیاری کراوە بۆ ئەوەی هاوڵاتیان مامەڵەی بەناوکردنی خانووەکانیان بکەن. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەو یاسایە لە بەرژۆندی هەژاران و نەداراندایە. هیوادارین حکومەت وەکو خۆی جێبەجێ بکات. بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژە یاساییکەوە ئێمە لەگەڵی بووین و دەنگمان پێدا بۆ ئومێدەیکەوە لە زیاتر لە خزمەتی چینی هەژار و چینی لێقەوما و ئاوارە و دەربەدەر و ئەوانەیەکەوە بۆتنە سوتەمەنی ئەم کوردستانە بەڕاستی و بۆیە ئێمە دڵمان پێخۆشەوە دەمانەوێت پیرۆزبایش بکەین بەڕاستی لەو خەڵکانێکەوە چەند ساڵە لەسەر زەویەکین کە ئەو زەویە خەدەماتێکی نیە خزمەتگوزارێکی نییە و ئەو ڕۆکەتوان ببنە خاوەن پارچە زەویەک لە وڵاتێکەوە بە خوێنی وان ئەو ڕۆکە سپاس بۆخوا پەرلەمانی هەیە و حکوومەتی هەیە. تاپۆکردنی زەوی و خانووە زێدەڕۆکان جگە لەوەی لە ناو ماستەر پلانی شارەکاندا نابێ لە 200 مەتر زیاتر بێت، بەڵام لە ناحیەدا تاوەکو 400 مەتر ئاساییە. سوودمەند بوو بە نرخێکی گرانتر لەو نرخەی دیاری کراوە زەویەکەی بۆ تاپۆ دەکرێت. هاوکات بۆ هەر مەترێک دووجا زەوی لە سنتەری شارەکان 15,000 بۆ 30,000 دینار دیاری کراوە و قەزاکان 10 بۆ 15,000 دینارە و لە ناحیەکانیش 5 بۆ 8,000 دینار دیاری کراوە. لە پارێزگاکان سەرەتا لە خوێندنەوەی یەکەم 6,000 لەسەردانرا بوو. ئێمە بڕوامان وا بوو لە لیژنەکە ئەو نرخە زۆرە 6,000 لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە پەنایان زۆرینەی ئەو خەڵکانەی کە بەنایان بردوتە بەر ئەوەی کە زیادە ڕۆی بکەن لەسەر ئەرزی حکوومەت ئەرزی دەوڵەت ئەو خەڵکانان کە خەڵکی هەژار و کەم دەرامەتن. بۆیە ئەو خاڵە دیسانە کۆی کردنەوە کە بە یەک دەنگ لە لیژنەکەمان هەوڵماندا هێنامانە 15 بۆ 30,000 ڕاستیەکە ئێمە داشکاندێکی باش بوو بۆەوەی کە هاوڵاتیان هەژاران خەڵکی وڵاتەکەمان قازانجی لێ بکە. دواتر لە قەزا 40,000 لەسەر دیاری کرابوو لە خوێندنەوە یەکەم. دیسانەوە ئێمە دامانشکان بۆ 10 بۆ 15,000 ئەمە جێی دڵخۆشی هەمومانە لە لیژنەکە. لەگەڵەوە لە ناحیە 30,000 لەسەردانرا بوو. ئێستا لە 5,000 بۆ 8,000 بۆ مەترێکی دووجا دیاری کراوە. لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا زیاتر لە 300,000 خانوو بە شێوەی زیادەڕۆ دروست کراون. لە ئەگەری تاپۆکردنی تەواوی ئەو خانوانە حکومەت زیاتر لە 2 ملیۆن تریلیۆن دیناری دەست دەکەوێت. لە ساسی بۆ وەزارەتی شارەوانی ئەگەڕێتەوە، لە سا هەفتە ئەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت. تایبەتی کردووە بەو سنووری ئەو شۆنانەی کە حکومەکانی ئەم یاساییان گرت، یعنی لە سا هەفتەیەکە لە ساسیەکە گەڕێتەوە بۆ شارەوانی. حکوومەتیش ئەم لە سا هەفتەیە ئەبێت سەرف بکاتەوە بۆ ئەو ناوچانەی کە حکومەکانی ئەم یاساییان گرن. ئەین بە کولی ئەگەر حسابی بکەین لە 300,000 ماڵەیە و لەو 200 مەتر دووجایە تا 400-500 مەتر دووجایە نزیکەی 2 تریلیۆن دینارە گەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتیێری. کە مەبلەغێکە ئەتوان بڵم لە یاسای چاکسازی زیاتری لە یەکەم جارە بۆ ئەگەڕێتەوە، ئەتوانێت کارێکی جددی و باش بکات لە خزمەتگوزاری ئەو شۆنانەی کە تەجاوزیان لەسەر. هەر یەکە لە کەسوکاری پلەیەکی شەهیدان و ئەنفالکراوان و کەم ئەندامانی سەنگەر بە پلەیەک لە یاسای تاپۆکردنی خانووە زێدەڕۆکان سوودمەند دەبن، چونکە ئەوان بەپێی یاساکە لە ڕسوماتی بەناوکردنی خانووی زێدەڕۆکانیان بەخشراون. هاوکات یاساکە لە ڕۆژی دەرچوونیەوە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بۆ ماوەی 3 ساڵیش کاری پێدەکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.